سوودانی لەسەر موچە چی بەلایەنەکان وت؟ تەیب سامی مۆبایلەکەی داخستووە و بەرپرسانی کوردی شتە کە ئومێدیان سوودانیە. سەرژمێری و قەدەغەی هاتوچۆ دابەشکردنی موچە زیاتر دوا دەخات. سوودانی ڕۆژێکی تەواو و تاقەت پڕووکێنی لە هەرێم بەڕێ کرد. لە ڕۆژێکدا نزیکەی دا کۆبوونەوە و سەردانی لەگەڵ لایەنەکان لە هەرێمدا ئەنجامدا و دوای کۆبوونەوەکانیشی گەڕایەوە بەغدا. سوودانی لە هەولێر بەجیا لەگەڵ هەریەکە لە مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت، نەچیروان بارزانی سەرۆکی هەرێم، مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان و عەلی باپیر کۆبووە. دواتریش هەر لە بینای سەرۆکایەتی هەرێم لەگەڵ بەشێکی لایەنە سیاسیەکانی دیکەش کۆبووە. سوودانی خوانی نیوەڕۆ لای بارزانی بوو بۆ ئێوارەش چووە سلێمانی و لە دەباشان لەگەڵ بافڵ تاڵەبانی خواردنی ئێوارێ خوارد. دواتری شاسوەر عەبدولواحید و سەلاحەدین بەهادینی بینی و گەڕایەوە بەغدا. بە پێزانیاریەکان سوودانی لە کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسانی هەرێم باسی موچەی کردووە و سەرجەم قسەکانیشی بەو جۆرە بووە کە وەک سەرۆکوەزیران ناتوانێت لە دەرەوەی یاسا و ڕێککەوتنەکانی هەرێم و بەغداد بڕیاری ناردنی موچە بدات. داوای کردووە هەرێم بەشێکی داهاتی ناوخۆ ڕادستی وەزارەتی دارایی عێراق بکات. سوودانی وتوویەتی دەتوانن تا هەفتەی داهاتوو بڕیار لەسەر ناردنی موچەی مانگی دا بدەن. داواشیان کردووە هەرێم بڕەپارەیەک لە داهاتی ناوخۆ بخاتە سەر هەژماری بانکی وەزارەتی دارایی عێراق کە لە بانکی ناوەندی لقی هەولێر هەژمارێکی بۆ کراوەتەوە. بە پێزانیاریەکان بەرپرسانی کورد بێئومێد بوون لەوەی تەیب سامی موچەی مانگی دا بنێرێت. بۆیە هەموو لایەنەکانی حکوومەت و ئۆپۆزیسیۆنیش لە کۆبوونەوەکان داوایان کردووە سوودانی خۆی موچە بنێرێت و هەموو ئومێدێکیان تەنها سوودانیە. سەرۆکوەزیرانیش بڕیارەکەی بەستۆتەوە بە ڕادەستکردنی داهاتی ناوخۆ. جگە لەوەی سوودانی لە هەرێمەوە باسی لەوە کرد کە دەبێت موچەی فەرمانبەرانی هەرێم بە پێی بڕیارەکانی دادگای فیدراڵی تەوتین بکرێت، بۆ ئەمەش سوودانی وای کرد کە دڵی هیچ لایەنێک لە خۆی عاجز نەکات. پێدەچێت ئەمەش بەشێک بێت لە مانۆڕێکی سیاسی خۆی بۆ دووبارە دانانەوەی وەک سەرۆکوەزیران لەو پێیەی لە سەروبەندی نزیکبوونەوەی هەڵبژاردننی پەرلەمانی عێراقداین. هەرچۆنێک بێت وەک بەرپرسێکی باڵای کورد دەڵێت ئێستا تەیب سامی مۆبایلەکەی داخستووە وەڵامی هیچ بەرپرسێکی کورد تەنانەت وەزارەتی داراییش ناداتەوە. بۆیە هەموو ئومێدەکان لەسەر بڕیاری سوودانین، بەڵام هەفتەی داهاتوو سەرژمێری و قەدەغەی هاتوچۆیە. بۆیە ئەگەر موچە بێت سەرژمێری وا دەکات هەفتەی داهاتوو نەتوانرێت موچەی سەرجەم موچە خۆران بدرێت و پرۆسەی دابەشکردنی موچە زیاتر دوا دەخات.